سڵاوتان لەبێ قوتابیانی ئازیز مامۆستایانی بەڕێز بینەران و بیسەران لە هەر کوێیەکن لەگەڵتانە بۆ پێشکەشکردنی زنجیرەی چوارەمی پۆدکاستی سلێمانی لە پەیمانگەی سلێمانی. ئەمە بیرتان خەموو ئامانجێ پۆدکاستە ئاشناکردنەوەی خوێندکارانە بە ژینگەی خوێندن. بۆ مەبەستەش پۆدکاستی ئەمڕۆمان تایبەت کردو بەوانەی کیمیا و بانگێشکردنی دوو مامۆستای زۆر ئەزیز مامۆستایان بەخێر بن. زۆر سوپاس گەورەتان کردین، سوپاس بۆم دەرفەتە. با خۆناسانکردنێک دەست پێکەم لە مامۆستا عادلەوە فەرموو. من مامۆستا عادلم لە پەیمانگای سلێمانی ماوەی چەند ساڵی ڕابردوو بە شێوەیەکی سەرکەوتوو لەخوا بەزیابێ وانەمانی تۆتەوە و هەروەها پێشتریش لە ئامادەی سەلاحەدین بووم بۆ ماوەی 21 ساڵی ڕابردوو. زۆر بەخێر بن مامۆستایان فەرموو. سوپاسدانەکەم سڵاو بۆ بینەرانی خۆشەویست خوێندکارانی ئەزیز. من مامۆستا ڕێبین مەحموود محەممەد نزیکی 30 ساڵە مامۆستام پیشەی مامۆستایەتی مامۆسای کیمیام و دەرچووی کۆلیژی زانستم لە زانکۆی سەلاحەدین. هەڵگری بڕوانامەی ماستەرم لە کیمیای ئەندامیدا لە وڵاتی میسر دەستمێناوە. 25 ساڵە نزیک لە ئامادەی سەلاحەدین مامۆستام و تا ئێستاش لەخوا بەزیاوی بەردەوامین بەخت لەگەڵ خوێندکارانی خۆشەویست و 10 ساڵە لە پەیمانگای سلێمانین لە خزمەتی خوێندکارانی خۆشەویستە. زۆر بەخێر بن گەورەتان کردین. مام سعد لە تۆ دەست پێیەکەم پرسیاری یەکەمم زۆر لە خوێندکاران با پشوو بین. جەنابتان بۆچی پێتان باشە خوێندکار لە هاوینەوە دەست بە کیمیا بکە؟ ئەمە فشارە یاخود کار ئاسانیە بۆ زستان؟ بەڕاستی خولی هاوینە ئەبێتە هۆی کار ئاسانێکی زۆر گەورە بۆ خوێندکاران، چونکە لە ماوەی دەوامی ئاسایی ساڵی دەستپێکردنی خوێندنکە لە بە زۆری لەیکی دە و دەست پێکات تاکو نزیکی یەکی چوار لەو ماوەیە خوێندکار فریان ناکەوێت وەکو بابەتێکی سەرەتایی دەست بکا بە خوێندن لە مەکتەب لە خوێندنگاکەی خۆی لە یەکەم وانەوە پێشینەیەکی نەبێت لەسەر بابەتەکان زانیارێکی نەبێت ناتوانێت لە خوێندنگاکەی بتوانێت بە شێوەیەکی تەواو بە شێوەیەکی گشتگر هەموو بابەتەکان لە مامۆستاکەی خۆی وەرگێ. لەبەرەوە لە هاویندا لە هەر خوێندنگایەک دەست بکا بە خوێندن ئەبێتە هۆی کار ئاسانی بۆ دەستپێکردنی دەوامی لە خوێندنگا سەرەکیەکەی خۆی، چونکە کاتێک ئەچێتەوە ئەوێ زانیاری تەواوی هەیە. لەبەرەوە ئەو خولی کە لە هاوینە ئەیبینێ بێگومان کار ئاسانی و شتێکی زۆر باشە. مامۆستا ڕێبینمێ بزانم ئایا خوێندکار لە پۆلی 10-11 کە لە کیمیای لاواز بوو ئەتوانن لە خولی هاوینی پەیمانگای سلێمانی قەرب بکات و یاخود لە پۆلی 12 نمرەیەکی بەرز بەدەست بێنێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە، چونکە ئێمە منهەجەکەمان وا داڕشتۆتەوە لێرە کە خوێندکار یێتە ئێرە ئەو شتانی کە پێویستێتی و بە گرنگ گێزانین و تێڵکێشە بێ لەگەڵ قۆناغی 12 بۆی باسەکەینەوە. مەسەلەن پێویستی بە شێوگە کیمیاییەکانە ئێمە بۆی باسەکەینەوە، پێویستی بە ئەوەیە کە مۆلارێتی مۆڵاڵێتی بزانێ حساباتەکانیان بزانێ ئێمە بۆیان باسەکەینەوە. یعنی وای لەکەین هەفتەی یەکەم ئەیخینەوە سەر خەت و ئەو شتانی کە پێویستێتی بۆی قەرەبوو ئەەکەینەوە تا ڕادەیەکی باش و ئەگەر بتوانێت لەگەڵمانە زەبتی بکە ئینشاڵڵا ئەتوانێت لە سەرپەی خۆی بۆستی و مەنهەجی 12 هەزم بکە. ئەو سعد لە خولی هاوینەیە تا چەند کتێبەکە تەواو بکرێت؟ ئایا کاتی پێویستە مێنێتەوە بۆ پێداچوونەوەکەی ناوڕاستی ساڵە؟ لەخوا بەزیابێ هەموو ساڵێک لە پەیمانگای سلێمانی بە تایبەتی بابەتە زانستیەکان کە خۆی بابەتێکی دوور و درێژن لە کیمیا و فیزیا و بیرکاری توانراوە لە ماوەی خولی هاوینەکەدا سەرجەم بابەتەکان تەواو بکرێت بەبێ ئەوەی هیچ بابەتێک بمێنێتەوە بۆ دوای خولەکە و تەلەبە بهێنرێتەوە، چونکە ئێمە بە پێی بەرنامێکی داڕێژراو کە ئیداری پەیمانگای سلێمانی دای ئەڕێژێت توانیمانە بەبێ دوودڵی و بەبێ هیچ کێشەیەک ئەو بەرنامە کە دائەنرێت هەموو بابەتەکان بوترێتەوە بەبێ کوتکردنەوە و هیچ کێشێک نامێنێتەوە بۆ تاواکردنی منهەجەکە. هەموو ساڵێک توانراوە ئەو بابەتانە هەمووی بوترێتەوە و خوێندکار کاتێک لێرە ڕۆژتە دەرەوە هیچ بابەتێکی لەلا نەماوە کە بڵین وەکو شتێک نەخوێنرابێت. مامۆستا ڕێبین زۆربەی خوێندکاران لە بەشی شەژ یاخود هاوسەنگی زۆرە ترسن بۆ بەدێوەزمە لایەن. جەنابتان چ گرنگتێکیان بۆی کە لێرە ئەو ئاسانکاریە کرا بێت و ببێتە ئاسانترین بەش لای خوێندکار؟ وەڵاهی من هیچ بەشێکی کیمیا پێویست بە ترس و دڵاڕاوکێ ناکە. بەشی شەش ئەوەیە کە کەمێک زۆرترە ینی لە 4 کەرتە و کەمێک زیاترە لە بەندەکانی تر
و مای ئەوە نییە کە ببێتە دڵە ڕاوکێ لای خوێندکار و لەخوا بەزیابێ لێرە چ کارێکراوە بووی کە هەموو کاتێکیانی لەو بەندا باشترین بە جوانترین شێواز و بە ئاسانترین شێواز ئێمە خوێندکارمان تێگەیاندووە و دوجار ئەگەر خۆیان مامەڵیان کردبێ لەگەڵ یا و سعیانتیا کردبێ هیچ گرفتێکیان نەبووە ئەوەی کە ئێمە پێی ئەڵێن خوێندکار بتوانێت جێبەجێ بکە هیچ گرفتێکی نابێ ئینشاڵڵا لە هیچ بەندێکی کیمیادا. مام سعد لەمێوە بزانم کیمەی پۆلی 12 زیاتر پێویستی بە ژیریە خود لەبەرکردن و چۆن خوێندکار فێرکەی کە پەیوەندی نێوان بەشەکان بدۆزێتەوە. کیمیای پۆلی 12 هەردوو شێواز دەکەیتە هەندێک لە بابەتەکان وەکو پێناسە وەکو شەرح و وەکو مەسەلە باسی سوود و بەکارهێنانی هەندێک مادا کە ئەمانە خۆی لە خۆیان هەمووی دەرخیاتە. هەندێک بابەتیشان هەیە کە زیاتر وەکو لایانی بیرکاری تایە کە پێوترێکی کیمیای شیکار و ئەمە زیاتر بیرکردنەوە و وەکو شێوازێکی بیرکاری ئەبێ خوێندکار بتوانێت ڕێگەیە بدۆزێتەوە بۆ شیکاری پرسیارەکەواتە پرسیارەکان لە هەردوو جۆرە شێوازی فکریشی تایە و شێوازی دەرخیاتیشی تایە. جا ئێمە خۆمان لێرە لە کاتی باسکردنی بابەتەکان و شەرحکردنی بابەتەکان بۆ خوێندکاران خۆمان ڕاستەوخۆ پێڵین ئەڵین ئەم بابەتانە زیاتر پێناسەن یاخود شێوازی بۆشاییە کە ئەکرێ بە هەڵبژاردن یا ڕاست و هەڵەیە کە هەر ئەکرێتەوە بە هەڵبژاردن خۆمان ڕاستەوخۆ پیانەڵین ئەمانە دەرخیاتە ئەبێ دەرخکرێ. ئەو بابەتانەشی کە شێوازی فکریەوە لە هەر لە کاتی شەرحکردنی بابەتەکانە جۆری فکرەکانیان پێڵین ئەڵین پرسیارە فکریەکان ئەگەری هەیە بەم شێوازە بێتەوە بە شێوەیەکی گشتگر بۆ ئەوی خوێندکار زیاتر دڵنیا بێت لە تێگەیشتنی بابەتەکە و بۆ ئەو ترسی پشکێ لە بابەتەکان. ساڕێ بن لە خولی هاوێنەی پەیمانگا چۆن سوود لاوێن و ڤیدۆی تاقیگەی وەرەگرن بۆی کە بابەت لە مشکی خوێندکارە بچەست بێت. وەڵاهی لێرە توانیمانە هەندێ هەندێ بابەت نەکەمووی چونکە ڕەنگە کاتەکە مەجالمان نەداریانی هەنێ بابەت بە عملی بکەین. هەندێ ساڵ کە باشتر کاتمان هەبووە بۆ نمونە من چەند ڤیدۆم هەیە کە هەر لێرە لە ئێرم کردو بە تاقیگەیان پەیمانگای سلێمانی کردو بە تاقیگەیەک و بە هەندێ بابەت هەیە کە زۆر گرنگە و پێویستێتی باسمان کردو بۆ نمونە بەکردەیی باسمان کردووە بابەتی سەنگاندنە هەندێ بابەتی کالێکانی نیشتنە کۆمەڵی کارلێک کە پێویستی کردومانە بە تاقیگەی و هەنێ جاریش ڤیدۆی فێرکاری و پێمان پیشپشانی خوێندکارداوە لە ڕێگەی داتەشەوە بڵێ دەستەکانتان خۆش بێت. ئەم سعد لە خولی هاوێنەی پەیمانگای ئێرە چ شتێک جیاوازیەکات لە شوێنەکانی تر ئایا لێرە تەنها وانە گوتنەوەیە یاخود چاودێری تاقیکردنەوەکانیشی لەگەڵدا؟ بێگومان لە پەیمانگای سلێمانی بە درێژایی چەند ساڵ و چەند خولی پێشووتر توانیمانە دڵنیایی بینە هەموو خوێندکاران کە ئێرە زۆر بەسەرکەوتوو کە خولەکان ئەنجام دراوە بەهۆی ئەوەی کە لە نێوان ستافی ئیدارە و ستافی مامۆستاکان و ئەو هاوکاری کە لە نێوان ئیدارە و مامۆستا خوێندکارەکانە هەیە زۆر بە شێوازێکی پەروەردەیی دروست کە توانیمانە ژینگەیەکی وا دروست بکەین کە خوێندکار هەمیشە دڵی لەسەر ئەوە بێ ڕۆژانە کە بێتەوە بۆ پەیمانگای سلێمانی و وانەکان بخوێنێ بەبێ ئەوەی هیچ هەست بە بێزاریە بکات چونکە ئێمە لە پەیمانگای سلێمانی زیاتر کەوانە ئەڵێینەوە وانەکە ئەڵێینەوە کە خوێندکار هەست بە ژینگەیەکی پەروەردەیی بکات نەک بە هەست بە ژینگەیەکی زۆرە ملێ و بێزارکەر بکات. لەبەرەوە پەیمانگای سلێمانی هەموو ساڵێک کە خولی تیاوتراوەتە و خولەکە تەواو کراوە لە قسەی زاری خوێندکاران خۆیانەوە هەموو ساڵێ دەستخۆشیان لێکردوین و ئەو ئەنجامەشی کە لەوانمان بینیوە نیشانەی سەرکەوتنی پەیمانگای سلێمانی بووە کە بەهۆی دڵسۆزی مامۆستاکان و دڵسۆزی ئیدارەوە کە زۆر خەمخۆرانە لەگەڵ خوێندکارانە هەڵساون و دانیشتون. ساڕێ بن ئەمە بزانم لێرە لە خولی هاوێنە تاقیکردنەوەکان چۆن ئەنجامدرێن ئایا هەمان شێوازی پرسیارەکانی وزاریە لێرە؟ وەڵاهی دەکرێت شێوازی وزاری بێ و هەنێ جارەکرێ کەمێسەر و وزاریش بێت چونکە ئێمە ئامانجمانەوەی بەڕاستی خوێندکارەکانمان بەرزترین نمرە بێنن بێگومان هەندێک لە پرسیارەکان جاری وایە ئاستی بەرزترە بێتەوە لە پرسیاری وزاری خوێندکارەکان خۆیان داوامان لێکەن ینی بەشێ لە خوێندکارەکان با نەڵێم هەمویان پێیان خۆشە کە
ئایکی خۆیان بزانن تێستکەن و تێگەشتنی خۆیان بزانن زۆر جار ئامۆژگاریمانەکەن یان پێشنیارمانەکەن بۆەوەی کە مامۆسا وەڵام با پرسیاری قورسی تیاابێ ینی حەزەکەن بزانن ئاستی تێگەشتنووی خۆیان تا چ ڕادەیە بۆ ئەوەی تاوەکو بتوانن باشتری بکەن ینی ئەمە تاقیکردنەوە یەکێکە لە ڕێگەکانی فێربوون ینی حەزەکەم لێرە ئەم کەوانەیە بدەن بە من تاقیکردنەوە شەڕ نییە لەگەڵ خوێندکارە تاقیکردنەوە بۆ ئەوەیە بزانین ئەم خوێندکارانە چەندێک ماندوو بوون چەندێک تێگەیشت و چەندێ بە ئاگا بوون لە کاتی شەرح و ڕاوەی مامۆسایە بۆ بابەتەکە و ئەگەر لێرەژەمە هەنگاوێکە یعنی کۆتا قۆناق نییە ئەگەر خوێندکارێک لە هاوینە نەتوانێت منهەجەکە زەبت بکە کاتی لە بەردەسایە حتمما بە چەندەها جار تاقیکردن و فلتەری ترە ئەڕوا تاگاتە وزاری ئەتوانێت بابەتەکە بە تەواوەتی زەبت بکات و نمرەی تەواو بەدەست بێنێ ئینشاءالله. مام سعد عادەتەن ئەزانین کە تەلەبە لە هاوینە کەمێک بێزارە بیا خوزوومانەوە بێت مامۆستا چۆن لێرە و کاری کردو کە وزە با بە خوێندکار بۆی کە بە پەرۆشە بێتە ناو پۆل. بێگومان ئێمە هەمیشە لەگەڵ خوێندکارە هەوری ئەوە ئەیین کە هەتاکو لە بابەتەکە تێنەگات نەچینە سەر بابەتێکی تر چونکە تێپەڕاندنی ئەو بابەتانە بەبێت تێگەیشتن ئەمە خۆی لە خۆیان وا لە خوێندکارەکە سارد بێتەوە. بەڵام ئێمە هەموو جارێت دڵنیایی ئەوە وەرەگرین ئایا خوێندکار لە بابەتەکەی دەستی پێشوو تێگەیشتووە یان نە هەتاکو بۆ ئەوی بتوانین لە دەستی داهاتووە خوێندکارەکە لەوانەکانی داهاتوو شتێ بکات چونکە بەبێت تێگەیشتنی بابەتەکانی پێشوو خوێندکار ناتوانێت لە بابەتەکانی داهاتوو سەرکەوتوو بە تێبگات جا لەبەر ئەم هۆکارە خوێندکار هەمیشە هەست بە تام و چێژێکی جیاواز ئەکا لە کاتی باسکردنی بابەتەکانە. ئێمە ناچین هەر بە شێوازێکی ڕۆتینی وەکو خوێندگاکان زۆر بە خێرای بابەت شەرحکەین کە تەنها شتێکی کات کوشتن بێ نەخێر ئێمە زیاترمە بەستمانەوەی کە خوێندکارەکە دڵنیا بکەینەوە لە تێگەیشتنی بۆ ئەوەی هەست بە بێزاری نکات. مامۆستا ڕێبینهێنانی نمرەی سا لە کیمیا خەونە یاخود واقع یاخود چەند خوێندکار هەبووە لێرە لە خولی هاوینە دەستی پێ کردو ئێستا لە کۆلێژی پزیشکیە؟ وەڵاهی ماشەڵڵا زۆرن بڕۆ لە کۆلیژی پزیشکی ڕاپرسی بکە سوپاس بخوا لایەکی تەلەبەی ئێمەن الحەمدوللا ئەمە جێگای دڵخۆشیە بەڵام ئەمە کۆتا ئامانجی ئێمە نییەنی و کۆلیژی پزیشکی مەرج نییە بۆ هەموو خوێندکارێ ئامانج بێ مەرج نییە بۆ هەموو خوێندکارێ گونجاو بێیانی ئەمەش با ڕاستکەینەوە خوێندکاری وایە بەڕاستی هەفتایەنێ خوێندکاری وایە 6 دێنێ ئەچێتە ئەو شوێنەی کە خۆی پێی خۆش ئەخوێنێ بۆ ئەو زۆر پێرفێکتە بۆ ئەو زۆر تەواوە ینی مەرجی ئێمە هەموو خوێندکارەکانمان وا ئاراستە بکەین کە تۆ ئیلا ئەبێ بچیتە پزیشکی. من زۆر جار بە خوێندکارەکان ئەڵێم ئاڵتون بەڵێ قیمەتی زۆر گرانبەهایە بەڵام من کە خانوویەک دروستکەم ئاڵتون بەکار نایەنم ئاسن بەکارێنم ڕاستە لە بەهایە فەرقیان هەیە بەڵام بۆ خانووەکە من ئاسنم پێویستە. هەموو مرۆڤێک خی گەورە بەهرەی پێداوە توانایەکی دیاریکراوی هەیە پێویستە بیدۆزێتەوە بۆ شوێنی کە پێویستە خۆی. ئێمە لێرە هاوکارە بین مەنەجەکە باسەکەین ئیتر هێنانی نمرەکە نیوەی پەیوەستە بە خوێندکارەوە. خوێندکارمان هەیە هەوڵی 100دایە خوێندکارمان هەیە هەوڵی 50دا تۆ ناتوانانی ئەم من بە زۆر وا لە خوێندکارکەی ئیلا ئەوە یعنی مە کارخانەیەک نییە ئێمە هەبێتمان وڵا هەچ کەسێک خۆی کرد بە مەکتەبی فلانە پەیمانگای فلانە وڵای تر چێتە کۆلیژی پزیشکی ئەمە بە هیچ جۆرێوانی ئەوە گەر من وا بڵێم بەڕاستی ناڕازگۆم لەگەڵ خۆمە. بۆیە هێنانی 100 هەم خەونە لای هەندێک کە هەوڵ نادەن بۆی بە شێوەی دروست هەوڵ نادەن دایمە لە سترێسان لای هەنێکی تر واقعە کە توانایەنەیە و بەجددی و بەڕێکی هەوڵەدەن ئەبێ بە واقع بەڵام لای هەنێک بەڕاستیە بە خەونی ئەمێنێتەوە چونکە بە ڕێگا ڕاستەکان ناڕۆن و توانایان ڕەنگە ئەوە نەبێ ئەمە هیچ عیبەیەکی تیانە هەموو مرۆڤێ ناتوانێ بابەتێک بخوێنێ و دوجار لە تاقیکردنەوە بتوانێت نمرەی تەواوی بێنێ هەموو کەسێکم خوێندکارێ ئەم توانایی نییە و پێی نەدراوەمە شتێکی زۆر تەبیعیە زۆر ئاساییە و هیچ مای نیگەرانی نییە ینی خوێندکارێ بای 80 فێر بووە زۆر تەبیعیە بەڵام ببێ ڕازی بێ و بتوانێت ئەو شوێنی کە بۆی ئەچێ ئەسپی خۆی تاودا و لەویا بتوانێت خۆی بدۆزێتەوە و سەرکەوتوو بێت.
هەمیشە کۆششەکەم بەردەوام بەبێ ماندوو بوون پرسیارەکان شیکارەکەم و بەردەوام بە دوای وەڵامە دەڕێم خۆم لەگەڵ خۆم قساکەم و کۆششیش ئەەکەم بێزارم لەوەی کە بە جوانی تێناگەم کاتەکەم بە خێرایی دەڕوات و من هەست بە گۆڕانکاری ناکەم کێ نمرەی بەرزم بۆ مسۆگەرەکات زاری ئەزمونە گەورەکە نانانانە من ناتوانم دیە کێشەی ئەوەت هەیە بە جوانی لەوانەکان ناگەیت بێزارم پەلە بکە کاتەکانت بە فیڕۆمەیە ئەی چی بکەم لەگەڵمان وەرە بۆ پەیمانگای سلێمانی و کلیلی سەرکەوتنەکانت بەدەست بێنە وا هاتم بۆ پەیمانگای سلێمانی پۆلی 12 ساڵی دیاریکردنی داهاتووی خوێندکارە بۆیە دایک و باوکی ئازیز کاتە بە نرخەکەی منداڵەکەت لە دەزمەدە و ماندووبوونی چەند ساڵی بە فیڕۆمەدا بیهێنە بۆ پەیمانگای سلێمانی ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی مام سعادلە پرسیارەکان لەم ساڵانی دواییە هیوزاری بەرەو فکری ئەچن و ئەوە کارێکتان کردو کە خوێندکار بۆم جۆرە پرسیارانە ئامادە بکەن بێگومان ساڵ لە دوای ساڵ ئەو پرسیارانە زیاتر فکری ئەبن شێوازی داڕشتنی پرسیارەکان تۆزێ ئەگۆڕێت لەگەڵ ساڵانی پێشووترا ورتر ئەبێت چونکە خۆی ئەمە شتێکی سروشتی ئەبێ وابێ نابێ ئەم پرسیارانە دەقا و دەقوەک و خۆی لە کتێبەکە لە سەرچاوەکانی کە لە بەردەستی مامۆستا خوێندکارە هەیە هەروەکو خۆی بێتەوە چونکە ئەمە بە شتێکی دووبارە جا بۆی ئەم شتە دووبارە نەبێت هەموو ساڵێک شێوازێکی نوێ ئەخەنە ناو پرسیارەکانەوە بەڵام بابەتە زانستیەکە هەر ناگۆڕێت هەر ئەو بابەتەیە کە خوێندکار ئەی خوێنێت بەڵام لە شێوازی داڕشتنی پرسیارەکە بەڵێ هەموو ساڵێت تۆ فکرەیەکی جیاوازتر ئەخەنە ناو پرسیارەکە و ئەمەش هۆی شتێکی دروستە بۆی توانرێت خوێندکاری ورتر زیرەکتر باشتر لەوانی تر جیاب بکرێتەوە چونکە خوێندکاری بەتوانە ئەوەیە کە بتوانێت بە هەر شێوازێک بابەتەکە تێبگات لە شێوازی پرسیارەکە تێبگات لە شێوازە فکریەکانیش بتوانێت خۆی دەرباز کات و وەڵامی هەموو شێوازێکی فکری بدات. ساڕێبێنمە بزانم کە جا لە پرسیارەکانم لێرە بەرەوتەوە بچێت خوێندکار چۆن ئامادەکاری کات یاخۆ چ پلانێکی بۆی کە بتوانێت بە تاوی منهەجەکە ڕابکات پەداچوونەوەی کاتوە زیاتر لە چەند جارێک تاوی بکات. بەڵێن دەست خۆش بیاخوا وڵی قۆناغی 12 قۆناغێکی هەستیارە پێویستی بەوەیە کە خوێندکار و خانەوادەی خوێندکاریش بە ئەمە ئیزافەکەم حەزەکەم چونکە مەرجیە خوێندکارەکە بۆی جاری وایە خوێندکارەکە زۆر نۆرمەڵە بەڵام ژینگەی ماڵەوە بەڕاستی فشارێکی دەرونی زۆری بۆ دروستەکەن دەیکۆڕم ببە بە دکتۆر دەیکۆڕم بۆ بە ئەندازیار دەیکۆڕم فلان یعنی ئمە واکە ئەم خوێندکارە بەردەوام لەژێر فشارایە و چاوی لەوەیە کە نمرەکەی چۆنە بێ ئەمە بەڕاستی کێشە دروستەکە ئێمە ئەبێ ئاگامان لەوەش بەیانی خوێندکارێک بە نۆرمەڵی و بە ئاسایی ئەگەر قۆناغی 10 و 11 سەرکەوتوانە بڕی بێ و بابەتەکانی تێگەیشت بێ چیمیانی تێگەیشتن لەم سەرەوە لە ئەلفەوە تا یایی تێگەیشتنی تایە کەمێکمانێ ئێمە لەبەرکردن ئەم قۆناغەکانە پێویستی بە تێگەیشتنە بە جوانی تێگەشت پێ لە بابەتەکان و پاشان بەرنامەی هاوینی بەم جۆرە بەیانی من لەگەڵ ئەوان نیم وەکو یەکەم جاری لە مامۆسا و فەرموو مامۆسا عادل فەرمووی خوێندکار بەڕاستی هاوینە بێ بە فرسەتێک بزانێ ئیسفادەی لێ بکە خۆی بپارێزێ لە 2 ساڵەیی خۆی پارێزێ لە 3 ساڵەیی خۆی پارێزێ لە 1 بابەتی 2 بابەتی خۆی بپارێزێ هەتا ئەگەر بتوانێ مەسەلەن لە ڕووی مادیەوە لە کۆلیژە ئەهلەکان کەمە توانایەکی مادی زۆرێ وێ فشارێکی زۆرە خاتە سەر خوێندکار ئەگەر بتوانێ هاوینەکە لە بری ئەوەی سەرقاڵیشتی تر بێ ئیسفادە بکات خۆشبەختانە ئێستا مەیە لە تەمەنی من و مامۆسا عادل کاتی خوێندکار بووین نەمانتوانیوە لە هاوینەکەدا بچین بەڵکو وەر خەریکی کار بوون و ئیشمان کردو و نەمانتوانی ئیسفادە لە کەەوە ئێستا ئەسانکاریەکی زۆر باش هەیە فرسەتێکی زۆر باش هەیە تەمەنە بۆ ئەگەڕێتەوە مادەت بۆ ئەگەڕێتەوە کاتێ بۆ ئەگەڕێتەوە بەڵام بە ژیرانە مامەڵەکەی بە ژیرامەنە مامەڵەکەی خوێندکارێ ناتوانێت مەسەلەن 7 مادە لە هاوینێکە هەمووی زەبتکە و بە شێوەش وەرگێک کە سەد بێنێ ئەمە ناتوانێمە زەحمەدە بەڵام ڕەنگە بۆ هەنێ خوێندکار 4 بابەت زەبت کات زۆر باش بێ
ئەگەر هەنێ خوێندکار ئێوێ حەوت بابەت خوێنێ بێ ڕازی بێ بە نیوەی کە نیوەی مەنەجەکە من فێر بم ئەچمۆ خوێندریاکەم ساڵی کەش لەگەڵ مامۆستا بەڕێزەکانمە ئەمە خوێنمەوە دووبارەیەکەمەوە ئەتوانم ئەماگە ئینجا بیرمان نەچێ ئێستا شەڕی هەڵبژاردنە یعنی یەک کەلیمەی بچووک ئاڕاستی هەڵبژارنەکە گۆڕێ جاری وایە لە دەقی پرسیارەکان نا لە دەقی هەڵبژارنەکانە بۆی خوێندکار پێویستی بە وریایی زۆرە و تەرکیزی زۆر و خوێندەوەی جوانی زۆر وە لەگەڵ تێگەیشتنی بابەتەکانیش بە جوانی لەبەرەوە ئەمە خوێندکارانی کە ساڵانی ڕابردوو لە یەکی شەشەوە دەستیان پێکردووە ئەنجامێکی باشیانە هەبووە بەشەتێ بەجددی هات بنە ناو مۆزوعەکەەوە خوێندکارمان هەیە بەڕاستی بەجددی نایەت جا هەر بانمونەیەکی خۆشیش باسکەین تۆزە پێ بکەنێت خۆڵ هەر جدیت مامۆساعادنیشە وتمان تۆزتمان خە پێکەنی ناماغی مامۆساعاد ساڵی پار لەم شەڕی 12 ڕۆژەیە من هەنێ تەلەبەمێ ئاوا کە تۆزی ئەمراولاکەنەر بۆ خۆشەویستی و لە خۆشییا پێنەڵێ مجرمیانی کچێش بوونیانی جاجا غایبە بوون و دیار نامان و ئەمە ئاهاتنەوە دوایی ئیدا لە شەڕی 12 ڕۆژەیە بە فرسەتیان زانیا غایبە بوون وەڵا هەنێکیان وتم منیش لە پۆلەکە وتمەڕێ هەلێرە لە پەیمانگە وتم ئەوە ڕاتان چۆنە ئێوە لە سەرم شەڕە گوتیان مامۆستا با شەڕ بێ وتم بۆ شەڕ بێ ئەخ شەڕ ماڵ وێرانیە خەڵک ماڵی وێرانە بێ خەڵکی مەدەنی ئەکوژرێ ئەم سەر و سەر دنیا کاو لە بێ هەنێ بۆچی ئێوە حەزتان بە شەڕە وتیان وەڵا مامۆستا با شەڕ بێ بەس کەس نەکوژرێ وتم ئاخر چۆن یالی چۆن شەڕە بێت و کەس نەکوژرێ وتم وەڵای ئێوە باسێکە شەڕاوە یعنی بەس مەگە شەڕاوش دیوایتیاوێ شەڕی جا کۆمەڵی تەلەبەیە بەڕاستی زۆری جاریوە بەزەخەتەنێرێ حەزی لێ نییە جددیەتی حەز لێ نییە حەزی لە دەردی خوا گوەرەخواخواتی شەڕ بێت دنیا کاول بێ لەوانشمان هەیە ئیتر خۆ ڕێز و خۆشەویستیمان هەیە ئایبیان نییە بەزیتر بۆ شوێنی خۆیان زۆر باشن بەڵامیتر لەگەڵ جمەنهەج و جددیە تا جاری وایە حەزیان لێ نیانی بەدەست خۆیان نییە جاری وایە زۆر ڕاستە سادە لەمێ بێمەوە لای تۆ ئامۆژگاری چێ بۆ خوێندکارانەی کە لە لیانزەیان یعنی تاوان کردو بەرەو 12 چن وەزایدەن بۆ خوێندکارانیشی کە لە 12یان کەمیان ماوە بۆ پێش وزاری وەڵی بە شێوەیەکی گشتی بۆ هەموو ئەو خوێندکارانەی کە لە یاندن یا لە دوانزن گرنگترین شت ئەوەیە کە زۆر جار تەنانەت لە کەسوکاری خوێندکار لە دایک و باوکیان و ئەیبیتنی ئەڵێ مناڵەکەم سەعیش زۆرەکە و کەچی شانسی نییە مەسەلە شانس نییە مەسەلە لەوەیە کە چۆن ئەو کەسە خۆی ئامادە ئەکا بۆ خوێندن چونکە 5 خاڵ هەیە زۆر گرنگە ئەم 5 خاڵە کە وا لە خوێندکارەکات خوێندکار ئەم هەموو هەوڵ و ماندووبوونەی نەتیجەیەکی باشی نەبێ خاڵی یەکەمیان ئەوەیە خوێندکار واجبی ڕۆژانە حل نکات مامۆستا هەموو ڕۆژێ ئەچێتە پۆلەوە کە بابەتی شەرحەکات ئەو بەرنامەی هەیە مامۆستا ئەو کاتی کە بووی دیاری کراوە ئەتوانێت هەر ئەو بابەتە بڵێتەوە ناتوانێت بچێت لە ئەلفەوە بۆ یا هەموو شتێ باتکە ئەنجا لە بری ئەوە مامۆستا کە بابەتەکە شەرحەکە ئەڵێ لەگەڵ ئەم بابەتە ئەم کۆمەڵە پرسیارەش هەلکە ئەمە پێڵێ واجبی ڕۆژانە خوێندکار کە ئەمانی حل نەکرد ئەمە یەکێکەوە بە گەورەترین کێشەکان دوو کاتێک مامۆستا بەندێک تەواوە کات لە کتێبی هەموو بابەتەکان کیمیا فیزیا بیرکاری بەشتێکەکەی پێوتر پێداچوونەوەی بند ئەمە خۆی بۆ ئەوە کراوە خوێندکار کە ئەم پرسیارانە حلەکە ئەمە تاقیکردنەوەی دووەمە ئەمە پێوتر تاقیکردنەوەی خودی خوێندکارەکە بەم پێداچوونەوەی بندە تاقیکردنەوەی خۆیە کات ئەمە خاڵی دووەمە ئەگەر ئەمە نەکات ئەمە ئەبێ بە کێشەیەکی تر بۆ ئەو خوێندکارانی کە ئەچنە پۆلی 12 ئەبێ ئاگال لەم خاڵە بێت نابێ مامۆستا هەموو ڕۆژێک بێتە پۆلە پێی بڵێ بەیانی ئەم واجبە حەلکە مامۆستا پێی بڵێ پێی نەڵێ ئەوە بێ بزانێ واجبی لەسەرم کە بەندێک تەواو بوو ئەبێ خوێندکارەکە بزانێت کە واجبێکی تری لەسەر پێوترێ تاقیکردنەوەی خودی خۆی بە پێداچوونی و بەندەکە بە هەمویان بگەڕێ مامۆستا شتێکی تری بۆ دروست کردووە لە مەلزەمەکە وەکو واجب ئەمە خۆی لەسەر ئەوانە ڕابێنێ خاڵی سێهەم کە خوێندکار ئەبێت لە کاتی سەعیکردنە یا لە بڵێن ئەو مامۆستاکە ڕۆژانە دەچی بۆ شەرحەکات تێبینی بنووسێت نابێ هەربێتە پۆلە و دانیشە ئاوا وەکو بتێ بەس سەیری مامۆستا بکە و سەیری بۆردەکە بکە ئەمە خۆی لە خۆیان هەموو ڕۆژە تۆ بیتە پۆلە و بەس سەیری چای مامۆستا و سەیری بۆردەکە بکەی ئەمە ئەبێ بە شتێکی ڕۆتینی بێزار کرد لەبەرەوە بێ
دایما لەگەڵ شەرحکردنی مامۆستا خوێنکار بزانێت چ شتێک ئەبیستێ بەلایەوە نامۆیە یا سەرنجڕاکێش ئەمانە خێرا هەموو ڕۆژە بینوتێ وەکو تێبینی چونکە ئەو تێبینی خوێنکار کە بەدەستی خۆی نووسێت ئەبێ بەیادگەیەک لە مێشتیا بیری ناچێتەوە ئەمە خاڵی سێمیانی لە کاتی سعیکردن و لە کاتی شتی ڕۆژانە ئەبێ خوێنکار شت بنووتێ تەنانەت لە کاتی سعیکردنی خۆشیە ڕۆژانە چینیا فیزیا بیرکاری نابێت سعیکردنەکە تەنانەت لوغاتیش عەربی نابێت هەر مەزەمەیە کتێبێ بگرێ بەدەستەوە بەم شێوازە هەر سعیکار ئەمە هەرچەنە تێژ بگەیلی ئەبێت دوای بیت بە پراکتیکی وەکو نووسینێکی پراکتیک ئەمەلیەتەکەی لێرا نووسی ئەبێ هەموو بابەتێ پرسیارێ نووسیتە پێناسەیە لەبەر کردووە تێبینی ئەبێ اینجا کتێب و مەزەمەکە لابیت وەرەقەیەکی سپی بێنیت و ئەم تێبینیانی کە لە مێش کتاب بەدەستی خۆت بینووسیتەوە یعنی هەموو سعیکردنێکی ڕۆژانەی خۆت و ئەوەی کە مامۆستا پێ ئەبێ نووسینی لەگەڵا بێت خاڵی چوارەم یەکێ لەو مشکلانی کەتر بۆ خوێنکار ئەوەیە کە لە کاتی سعیکردنی ڕۆژانە بەرنامەیەدا نەنێ بۆ سعیکردنەکەی نابێت بە حەڕەمەکی ئەمڕۆ هەموو بابەتەکان وڵات سعی ئەچێتەوە ماڵەوە سعی لە هەمویاکەم نە پێشەوەی دەستکا بە سعی بەرنامەیەدانی ئەڵێ ئەمڕۆ واجبی مەکتەبم چی بووە چ بابەتێک مشکلم تیا هەیە چ بابەتێک تۆزێ لی تێنەگەشتم بە پێی ئەو بەرنمەیەک چی پێویستە چی زەڕوترە ئەوانە پێشخانی بەرنمەیەدا بنێ بۆ سعیکردنەکەی نەک بە شێوازێکی هەڕەمەکی بەڵێ خۆم حەزم لە ئینگلیزیەکە ئاسان ئەچ بەلای ئینجیل نە ئەبێ بەرنمەیە خاڵێکی تر ئەوەیە باری دەرونی خوێنکار لە کاتی سعیکردنە کاتی خوێنکار سعیەکات ئەبێ هەموو هەست و هۆش و مێشی بەس لای سعی بێت بیل لە شتی لاوەکی نکاتەوە بیل لە شتێک نکاتەوە کە هێشتا دوورە خوێنکار هەیە لە کاتی سعیکردنە مێشکی ڕوا بەسە لە بۆ زۆر شتی تر وەکو بیل لە سۆسیال میدیا کاتەوە بیل لەو مۆبایلە کاتەوە کە ڕۆژانە بەدەچێت یا بیل لە هاوڕێیاتەکانە کاتەوە ڕۆژانە لەگەڵ هاوڕێات چۆن کاتی بەسەر بردووە ئەوانە هێشتا لە مێشکە یا خۆت بیل لەوە کاتەوە هێشتا ئیمتیحانی پۆلی 12 نەهاتووە ئایا ئەبێت چەند بێنم ئایا ئەبێت لە کوێ وەرگیرم ئەمە پێی ئەوترێ خەیاڵ یعنی ئەو خۆی خاتە خەیاڵێکەوە کە هێشتا زۆری ماوە بکۆن لەبەرەوە ئەمانش ئەبێ بە سترێسی ئەبێ بە بارگرانیە بەسەر مێچوو لەبەرەوە نابێت خوێنکار بیل لەو شتانەش بکاتەوە ئەنجا ئەم شتانە پەیوەندی بە خوێنکار خۆتی دووهەم شت دەروی خوێنکارەکە وەکو ئەویش مامۆستا ڕێبینیژوتی کەس و کاری خوێنکارە بێ ئاگان لە خوێنکارەکە بێت نابێت زۆر هەمیشە زەخت لە خوێنکارەکە بکەن زۆر جا دایک و باوک خۆی نەیتوانێت لە خوێن ناسەرکەوتوو بێ ئەوێ ئەم هینە کەم و کوڕێکە لە خۆیانە هەبووە بە مناڵەکانیان پڕکەنەوە نابێت ئێمە خۆمان چۆن بووین نابێت زیاد لەوە پێویست لە مناڵەکان بەڵێ ڕاستە ئێمە ئەچین هەموو پێداویستەکان بۆ خوێنکار دابینەکەین لە پێداویستی ڕۆژانە و خوێندن و ژیان و ئەمانە بۆ ئەوی خوێنکارەکە بیر لە شتی تر نکاتەوە بەڵام زۆر جار بیرکردنەوەی خوێنکار و توانای خوێنکار سنووردارە نابێت ئێمە زۆر فشار بخینە سەریان کە لە حەدی خۆی زیاتر هیلاکیان بکەین چونکە مەرج نییە ئینسان هەر بە کۆلیژی پزیشکی توانێت لە ژیانی بەختەوەری ئینسان پەیوەندی بە وجدانەوە ئێمە مامۆستاین لەخوا بەزیابی هەمومان لەبەرەوەی لە ئیشەکانی خۆمانە بە دڵسۆزی لەگەڵ تەلەبانستین وجدانمان ئاسوودەیە ئەو ئاسوودەیە بۆ ئێمە هەموو شتێکە نەک پسپۆڕ و شەهادە و پزیشکی ئینسان لە هەر بوارێکی ژیانەکە ئیشی کرد کە بە دڵسۆزی ئیشی کرد بە وجدانەوە ئیشی کرد ئەوە دەرونی ئاسوودا بێت کە دەرونیش ئاسوودە بوویتر ئەو ئەبێ بە کەسێکی سەرکەوتوو کەسێکی لە ناو هەموو کۆمەڵگەکاندا بە کەسێکی خۆشەویست کەسێکی بەڕێز سیر ئەکرێت ئەمە خۆی لە خۆی ئەمە سەرکەوتنە نەک پسپۆڕ و شەهادە و مەنسەب و پلە و پۆست و پارە زیادکردنێکی هەیە بۆ قسەکانی مامۆستا وڵات دەستی خۆش بەس من لە یەکم لە مامۆستا عادل حەزەکەم پێی بڵێم مامۆستا عادل لە پۆلا چێ واجبەیە بە تەلەبەکە بۆ کچەکان لە حەوشە بۆ ئاحلەکە لە حەوشە بۆ ئاحلەکە ئەوان پێویستە بە مەرعاتی تایبەتی دەستی خۆش بێخوا وەڵا هاوڕای مامۆستا قسەکانی مامۆستا زۆر تەواو زۆر لە جێ خۆیەتی ئێمە هەمومان پێویست بە هاوکارە بین بۆ خوێندکارانی عزیز ئەسڵ تێگەشتنە لە بابەت
یعنی هیوادارم یعنی هەموو شتێک نەبێ بە دەرەجە یعنی مە یەکێکە لەو شتانی کە من ئەزێتی پێوە خۆم خوێندکار وا ئەزای هەموو شتێک هەر دەرەجەیە نەخێر توێگەشتنی تۆ ئەی لە زانکۆ پێویستە بێتەوە جاری وایە من بەردێکم پێوتوە وەڵام مامۆستا خۆزگە نەمان خوێنێ ئەو بەندە بۆ دوایی تەرک بووە نەمازانی و پێشتر کە تەرکە دوای ئێوە بکە خۆزارە بلێ لاوی بەخوا لە زانکۆ پێویستە بێتەوە ڕاستە ئێستا حکوومەت و وەزارەتی پەروەردە تەرکی کردووە لەبەر بارودۆخێک بەڵام ئەو بابەتانە کە لە ناو پرۆگرامەکە هەن پێویستە بێتەوە لە زانکۆ لە 6 ساڵی زانکۆیە لە داهاتووە لە 4 ساڵە پێویستە بێ لە جاری وایە لە بابەتێکە پێویستە بێ کە هەر بێشکە بۆی ناچیانی باسی ئۆکسان و لێکردنەوە جاری وایە کە تو ئەم ساڵ تەرکە بەس چیتە زانکۆ لە شوێنێکە ئیش پێ بێ کە قەت نەسێژ نیە لێ بۆ باسکات و بەم شێواز و بەم ئینە بۆیە زۆر جار هیوادارم مامەڵەمان لەگەڵ وانە لەگەڵ خوێندن لەگەڵ زانست ئەوە بێت کە فێر بین ئەسڵ فێربوونە بۆ فێربوون هەوڵ بین خۆمان و خانەوادەکانی شاوکار بن بۆی گەنجەکە خوێندکارەکە فێری ئەم بابەتانە بێت دوجار دەرەجەکە ئیتر هەنێ جار دەندی ئەڵێ هەنێکی جاریوە بەدەستۆنی هەنی بارودۆخێکی دەرونیە یا زروفێکی نەخۆشیە ناخۆشیە جاری وایە ڕوەدا لە خوێندکارێک کە ناتوانێت نمرەیە بێنێ بەڵام دوجار و خوێندکارە ئەو زانستی پێێتی و نابێت ئیشی پێکە لە شوێنێکە لە جەیەکیکە ئێمە هەمومان مەسەلەن باجمان داوە لە قۆناغی 12دا مەسەلەن کە کراپەڕین ڕوویاوە مامۆستامان هەر نەبووە لەناو خوێندنگەکانە موچە هەر نەبووە هیچ شتێکی تر نەبووە هیچ ئۆنلاینێ نەبووە مەلزەمە نەبووە هیچ شتێکی تر نەبووە بەڵام ڕاستە نمرەیەکمان کەمێک هێنا نەچوینە شوێن بەڵام دوجار توانیمان لە کۆمەڵگای الحەمدوللا خۆمان بدۆزینەوە خزمەت بکەین و ئەو زانستی پێمانە بە هەدەر نەڕۆیشتوانی نەفەوتاوە جێگەی خۆی هەرگرتووە هیوادارین هەموو لایەک سەرکەوتوو بن ئینشاءڵڵا کۆتایی ئەم ناخۆشی و شەڕ و جەنگە بێت بۆی لە هاوینێکی و ساڵی ئایندەدا هەموو بە ئاسوودەیی لە ناو هۆڵەکانی خوێندندا پێکەوە بتوانین لە پرۆژەی خوێندن و فێربوون و پەروەردەدا بەردەوام بین خی گەورە هەموو لا سەرکەوتوو کا و دەستی ئێوەش خۆش بێت سپاسانەکەمامسەگەنە شتێکردنەوە کۆتایی بە بۆدکاستەکە بین وڵا هەر دەستخۆشی لە ئێوەکەم دەستخۆشی لە ئیداری پەیمانگای سلێمانیەکەم و دواوەتەشم بۆ هەموو خوێندکارانە لەسەر جەم خوێندگاکانی کوردستان و لە هەر پەیمانگایکیش بێت هیوا سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم ئەو هەلیکەیەتە بەردەستیان لە خولی هاوینەدا هەموو ئەو هەلانە لە دەست مەدەن و بتوانن سوودی لێوەرگن و چونکە تەمەن و فرسەت یەک جارە دووجار دووبارە نابێتەوە نابێ ئێمە کات بە هەڵ بە یعنی بە لە دەست بدەین کات هەموو کاتێک فرسەتە و ئینشەڵا سوودی لێوەرگرن و هەر خوێندکارێکیش هاتە پەیمانگای سلێمانی ئێمە لە خزمەتیانین و لەگەڵیانە ئینشەڵا ئەبینە مایەی بەدەستێنانی نمرەی بەرز بۆ خۆیان و ببێتە ئەوەی کە لە دوا ڕۆژی خۆیانە بتوانن لەو شوێنی کە مەبەستیانە بخوێن و ئاواتە خوازی خۆیان بەدەست بێنن. زۆر زۆر سپاس گەورەتان کردین سپاس بۆم دەفەتە زۆر زۆر بەخێر بێن ممنون لەگەڵتان هاتمە کۆتایی پۆدکاستی ئەمجارش بە هیوام جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت و زۆر سپاس ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی